عەبدولحەمید زوبێدی یەکێک لە شێوەکارە دیارە بە ئەزموونەکانی عێراقا کە ئەزموونێکی گەورەی بە تایبەتی لە تێکەڵکردنی هونەری پیکەرسازی و هونەری شێوەکاریدا هەیە. لە ئێستادا لە شاری هەولێر پێشانگایەکی کردێتەوە بۆ کارە هاوبەشەکانی یاخود کارە شێوەکارەکانی کە نزیکەی ١٠٩ کاری جیاوازی نمایش کردووە. شێوەکاری عێراقی عەبدولحەمید زوبێدی یەکەم پێشانگای لە شاری هەولێر کردەوە بوو یەکەم جار ئەم هونەرمەندە پەیکەرتاش و شێوەکاری عێراقیە. عەبدولحەمید زوبێدی پێشانگا تایبەتی دەکاتەوە لە شاری هەولێر. هونەرمەندان و هاوڕێیانی کە ئامادەی پێشانگاکە بوون ئاماژە بە سەرنجڕاکێشانی کارەکانی دەکەن کە توانیوێتی هونەری پەیکەرتاشی و شێوەکاری تێکەڵاوی یەک بکات و پەیامە هونەریەکانی بە بینەرانی بگەێنێت. پێشانگای پەیکەرتاش و شێوەکاری ١٠٩ کاری هونەری لە خۆ دەگرێت کە بەناونیشانی لەبیرهێنانەوە بوو. کۆمەڵێک پەیکەری دروست کردیە ئەو هونەرمەندە، جێگای دەستی دیارە. یەکێک لەو پەیکەرانە ئەو شاعرە گەورەی مزەفەر نەواب کە دەیبینین و کۆمەڵێک پەیکەرتر جگە لە کەسایەتی کە دروستی کردیە کۆمەڵێ شتی تری دروست کردیە کە چەندین جایزەی بردیتەوە لە بەغداد. سەرنجمی ڕاکێشا بۆ ئەوەی بێم ببینم لە نزیکەوە بەجددی منی بردە جیهانێکی ترەوە.